بەڵێ بەشی دووەمی باسی ڕۆژ لەگەڵتان بەردەوام دەبێت. بەڕێز دکتۆر جوتیار عادل گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستانمان لەگەڵ دەبێت. دەمانەوێت زانیاری ورتر و زیاتر لە زاری بەڕێزیانەوە ببیستین. دکتۆر شەوتان باش، سپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. ماندوو نەبن کە دەزانین ماندوون و گەڕاو نەتەوانێت، بەڵام ئەم دیدارە گرنگ بوو لەگەڵ بەڕێستانە بۆی زانیاری ورتر و زیاتر بدەیتە ئێمە و بینەرەکان. ئەمڕۆ کوردستان 24 ڕووماڵێکی تایبەتی کرد سەبارەت بە سەردانی بەڕێستان بۆ بەغداد، بەڵام زیاتر باسی ئەومان کردووە خوێندنەوەکان چی بووە. ئێستا دەمانەوێت بزانین ئەم سەردانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەغداد ئامانجەکەی چی بوو، جارێکی دیکە لە زاری بەڕێستەوە بیبیستین. بەڵێ دەنگی دکتۆر بەباشی ناگاتە لای من. سەرۆکی حکوومەت بەڵێ دکتۆر گوێت لە من بوو کە پرسیارم کرد. ئێستا چۆنە؟ زۆر باشە. فەرموو بەڵێ بەڵێ فەرموو. طبعاً ئەم جارە سەردانی شاندی حکوومەتی هەرێم لەسەر داواکاری و پێشنیاری بەڕێز سەرۆکی حکوومەت بوو کە ئاماجەکەشی ئەوە بوو کە لە نزیکەوە ئاگاداری وردەکاریەکان بێ و ئەگەر هەر گرفتەکیش هەبوو بێتن بتواندرێت یاری بە زووتری کات ئەم گرفتانە زیاتر چارەسەر بکرێن و بەسپاسەوە ئەمڕۆ هەر سەرۆکی حکوومەت لەگەڵ سەرۆکی حکوومەتی عێراق کۆبەوە و باس لە چەند بابەتێک کران و ئەو بابەتانە بە تایبەت ئەوەی کە پەیوەستە بە قانونی موازنە و هەروەها دەروازە سنووریەکان و مەلەفی نەوت ئەوە بوو کە گفتوگۆیەکی ئەرێنی هەبوو، بیرۆڕای هاوبەش هەبوون، بەڵام لە هەمان کاتیشدا خاڵی ناکۆکیش هەبوون، بەڵام توانرا تا ڕادەیەک ئێمە لێک تێگەشتنیەکی هاوبەش دروست ببێ لەسەر هەندێک خاڵی کە ناکۆک بوون لەسەری، چ سەبارەت بە قانونی موازنە، چ سەبارەت بە مەلەفی نەوت یان دەروازە سنووریەکان. ئەوە بوو کە دوای ئەو کۆبوونەوەی لەگەڵ بەڕێز سوودانی ئێمە شاندی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی وەزیری دارایی حکوومەتی هەرێم، وەزیری کارەبا، سەرۆکی دیوانی جومەنی وەزیران، سەرۆکی فەرمانگەی هەمانگی بەدواداچوون و هەروەها وتەبێژی حکوومەتی هەرێم و سەرۆکی نووسینگەی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەم کۆبوونەوەیە ئامادە بوون. گفتوگۆی کۆمەڵێک لە بابەت کران، لەو بابەتانە هەندێک وردەکاری هونەری و تەکنیکی هەبوو، ئەوە بوو کە خۆشبەختانە هەندێک خاڵی گرنگ هەبوون یەکلا کرانەوە، هەندێک خاڵیش پێویستی بە هێشتا گفتوگۆ و هێشتا مناقەشە هەیە، بەڵام بە شێوەیەکی گشتی لە جێوەیەکی ئیجابی بوو و توانرا کۆمەڵێک لە بابەت گفتوگۆ بکرێ و ئەوەی گرنگە کە بە بەردەوامی بەڕێز سەرۆکی حکوومەت لەسەر خەت بووە لەسەر هەر بابەتێک کە پێویست بوو ڕووکردنەوە هەبێت یان هەڵوێستی حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕوونی و بە ئاشکرا طبعاً دەرببڕێت یان بە ئێمە بگەینێت. لە هەمان کاتیشدا و لەو کەناڵ و لە کۆمەڵ لە کەناڵی تر ئێمە ئاماژەمان کرد کە ئەمە سەردانی چەندەمین سەردان ئێمە دەچین بۆ بەغدا، ئامانجی ئێمە ئەوەیە کە جدیەتمان هەیە بۆ ئەوەی بگەینە ڕێککەوتن. ئەوە بوو کۆمەڵی لە ڕێکار گیراوە بەر وەکو تەدقیقکردنی میلاکاتە، وەکو تەدقیقکردنی خەرجی و داهاتی حکوومەتی هەرێمی کوردستانە، ئەمەش بە هەماهەنگی لە نێوان دیوانی چاودێری دارایی عێراق و دیوانی چاودێری دارایی هەرێمی کوردستان ئەمە هەنگاوی باشنراوە و دەتوانم بڵێم لەم سەردانە کە سەردانێکی جیاواز بوو، زۆر لە بابەت هەبوو بۆ ئێمە ڕۆم بووە و هەز بە جدیەتشمان کرد چ لە تەڕەفی حکوومەتی عێراقی یان ئەو شاندەی کە لەگەڵ شاندی حکوومەتی هەرێمی کوردستان کۆبەوە، بەڵام ئێمە هێشتا لە ناوەڕاستی ڕێگەین. ئومێدەوارین ئەم کەشە ئەرێنیە بەردەوام بێت و بتوانین ئێمە هەندێک بابەتی تر کەماوە بتوانین تێگەشتێکی هاوبەشی بۆ دروست بکەین کە ئەمەش هەمووی ئەگەر ببووری لە چوارچێوەی دەستوری عێراق و ئەو ڕێککەوتنە سیاسی کە لە ڕێگای ئەم ڕێککەوتنە هەم حکوومەتی بەڕێز سوودانی پێکێنرا، هەمیش پەرلەمانی عێراق، ئەنجومەنی نێونەرانی عێراق طبعاً دەنجی لەسەردا، جگەل لە هەندێک کۆبوونەوانی تر کە بەڕێز سەرۆکی حکوومەت بە گرنگی زانی پتەوکردنی پەیوەندیەکان و بەردەوامی پەیوەندی لەگەڵ
ئەو هەر چوار سەرۆکایەتی کە لە عێراق هەن کە کۆبوونەوەی زۆر بەرهەمداری کرد لەگەڵ سەرۆکی کۆمار، سەرۆکی ئەنجومەنی دادوەری، سەرۆکی پەرلەمانی عێراق و ئەمە هەمووی لە چوارچەوەی ئەوەیە کە ئێمە بڕوامان بە جدیەتی چارەسەرکردنی ئەو گرفتانەی کە لەگەڵ بەغدا هەیە و ئومێدەوارین ئەم جۆرە پەیوەندیانە بەردەوام بێت و ئێمە تەنانەت ئامادەشید کە پێشوازی لە شادی حکوومەتی عێراق بکەین لە هەولێر و سەرۆکی حکوومەتی عێراق بەوەی بتوانین ئەم کەشە ئەرێنیە بپارێزین کە لە کۆتاییدا ئێمە لە بڕواایە داین ئەم هەنگاوانە لە قازانجی هەم خەڵکی عێراق دەبێت بەگشتی هەم خەڵکی هەرێمی کوردستان دەبێت. دکتۆر جوتیار، ئەو بابەتانەی کە لە چوارچەوەی گفتوگۆدا ماونەتەوە چین؟ ئاماژەت بۆ کرد هەندێک بابەت هێشتا گفتوگۆی بەردەوامن یاخود پێویستیان بە گفتوگۆی زیاتر هەیە، ئەو بابەتانە چین؟ طبعا بەڕێستان دەزانن کە ئێمە کۆمەڵی لە دۆسێ هەن کە پێویستە بە یەک دانیشتن کۆتایی پێنایێت. طبعا ئێمە مەسەلەی ئێستا ئەولویەتی حکوومەتی عێراق و ئێمە ئەوەیە یاسای موازنە تەواو ببێت بڕوات بۆ ئەنجومەنی وەزیران و دوای ئەوە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەگی لەسەر بدرێت. ئەمەش سەقفێکی زەمەنی بۆ دانراوە، بێگومان مەسەلەی دەواازە سنووریەکانە و بابەتی پەیوەست بە مەسەلەی نەوتە و قانونی نەوت و گاز کە پێویستە بێکەوە ئێمە ئەم ڕەشنووسە بنووسین. ئەمە بابەتی تر هەیە مەسەلەی پێشمەرگای کە ئەمە شەر بەشێکە لە موازنە ئێمە تەکیدمان کردەوە کە ئەم بابەتەش وەکو لە دەستورە هاتووە استحقاقاتی خەڵکی هەرێم و استحقاقاتی ئەم هێزە شەرعیە و قانونیە کە لە هەرێمی کوردستانێ چ لە دەستوری عێراق دانی پێدراوە چ لە یاساکانی هەرێمی کوردستان دانی پێدراوە وەکو هێزێکی شەرعی. ئەمەش ئەوکو قۆناغی یەکەم ئێمە بابەتی ترمان هەیە، بابەتی وادەی 140 مەسلەی کۆمەڵە لە بابەتی ئەمنیە، کۆمەڵە لە بابەتی ترە کە پێیوەستە بە هەندێک قوانینی حکوومەتی عێراقی کە پێشتر لە سەردەمی پێش عێراقی نوێ ئەم یاسایانە داڕێژراون و تەشریع کراون کە تعبیر لە فکری مرکزیەکە. ئێمە ئەو بابەتە بۆ نمونە ئێمە ئێستا داواکەی کە قانونی نەوت و غاز کە دەرەکرێ ئەمە لە بەرامبەر ئەوەیە کە ئێستا قانونی نەوتی سەردەمی پێشوو لە ساڵی 1976 تەشریع کراوە هەر ئەم قانونە پەیڕەوەکرێ. بۆ نمونە ئێمە داواکەی کە قانونی مەجلیسی ئیتیحادی دابمەزرێت کە ئەمەش بەشێکی گرنگی سیستەمی فدرالیە کە تەکید لەسەر شەراکە و تەوازن و تەوافقەکە. بۆیە ئەم بابەتانە ماون. ڕاستە لە هەندێک بابەتی تریش ئێمە لە موازنە هەندێک بابەت یەکلا کراوەتەوە، هەندێک بابەت ماون وەکو باس کرد ئێبا لە بڕواایەدا بەردەوامیکردنی ئەو پەیوەندیانە و سەردانکردنی بەغدا یان سەردانی شادی باغدا بۆ هەرێمی کوردستان ئەمە زیاتر لێک تێگەشتێکی هاوبەش دروستەکە لە نێوان هەردوولا کە لە ئامانجەکەی ئەوەیە کە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان لەو بڕواایەداین هەرێمی کوردستان فاکتەرێکی گرنگە چ لە گەشەسەندنی ئابووری عێراق چ لە گەشەسەندنی ئابووری هەرێمی کوردستان و هەروەها ناوچەکەیە. بۆیە دڵنیای لەوەی کەەوە هەروەکو بەڕێ سەرۆکی حکوومەت ئاماژەی کرد هیچ گرفتێک نییە چارەسەری نەبێت و ئەگەر نیەتێکی جددی هەبێت بێگومان ڕێگە چارەی زۆر هەیە بۆ ئەوەی ئەم گرفتانە چارەسەر. بەڵام دیسانەوە ئێمە دیسان تەکیدمان کردوتەوە کە ئیرادەمان هەیە لەوەی کەەوە لەگەڵ ئەو حکوومەتە نوێیە ئێمە بتوانین بگەینە ڕێکەوتنێکی هاوبەش کە تعبیر لە دەستورەکە تعبیر لە ئیرادەی هەموو خەڵکی هەرێمی کوردستان دەکات. لە ئەمە کاتیشدا ئێمە بتوانین ئاستی گوزەرانی خەڵکی هەرێمی کوردستان باشتر بکەین و بتوانین استحقاقاتی خەڵکی هەرێمی کوردستان چ وەکو دەستور هاتووە چ وەکو ئێمە لە هەندێک ئیتیفاقیاتی سیاسی تەثبیتمان کردەوە ئەبی بەدی بێت. دکتۆر جوتیار، لەبارەی پرسی بودجەوە باسی چیتان کرد؟ ئایا پشکی کورد چەند دەبێت لە بودجەی 2023 عێراقدا؟ طبعا ئێمە پێشتریش من ئاماژەم بەوەدا هەر لە کەلاڵەکەی ئێوە کە ئێمە پرسیاری ئەوە ماکرد کە 12.67 لەسەر چ بنەمایەک دانراوە کە بەداخەوە ئەو کات لە کۆتایی 2014 لەسەر 2015 لەسەر دەبی عەبادی ئەم ڕێژەیە دانراوە کە لەسەر بنەمای بتاقەی تەموینی دانراوە. ئەوەش تقریبا 8 ساڵە بەسەرا ڕۆشتووە، یعنی ناکرێت بڵێن خەڵکی هەرێمی کوردستان زیاد نەبووە. بۆیە ئێمە ئەو پرسیارە کرد و داوا باکرد بە پێی ڕێژەی دانیشتوان کە وەکو لە دەستورە هاتووە لە قوانینەکانە هاتووە تەنانەت لە قانونی
موازنەی پێشووتر هاتووە و بەپێی ئەو داتانەی کە وەزارەتی پلاندانان هەیەی لەسەر ئەو ئەساسە من ناتوانم ئستا بڵێ لەسەر چ ڕقەمێک ئێمە ڕێککەوتون ئێمە چاوەڕێیەکەی کە ئێمە لەو چوارچێوەیەدا بتوانین ئەو استحقاقی کە حەقیقیە بۆ هەرێمی کوردستان هەیە تەنها لە ڕێگای سەرژمێری 12.67 دەبێت دکتۆریا دەبێتە لە سەدا 14 چونکە قسەیەک هەیە کە لە سەدا 14 جێگیر بکرێت لە بودجەدا. ئێمە بەردەوامە لە گفتوگۆیەکە لەسەر ئەم بابەتە و ئومێدەواری لە ئایدەیەکی نزیکدا ئەم بابەتە یەکلا بکرێتەوە. واتە ئەمڕۆ لە کۆبوونەوەکە باسی ئەم پرسەتان نەکرد؟ ئێمە کۆمەڵی لە پرس هەیە کە باسکران و کۆمەڵی لە بیرۆڕای ینی جیاواز هەیە، کۆمەڵی لە خاڵی هاوبەش هەیە، کۆمەڵی لە ینی طروحات هەیە لەو بارەوە. ئەو بەڕامەیە بەردەوامە، بەڵام ئەوەی گرنگە کە لە کەشێکی ئەرێنی بوو، ئەوەی گرنگە کە هەست بە جدیەت کراوە، ئەوەی گرنگە کە نیەتی ڕێککەوتن هەیە، ئەوە خۆی لە خۆیدا ڕێگا خۆشەکە بۆ چارەسەرکردنی ئەو بابەتانەی کە خاڵی ناکۆکی لە نێوان ئێمە و بەغدا لەو بڕواایەدەم ئەم کەشە ئەرێنیە ڕێگە خۆشکرە بۆ دۆزینەوەی چارەسەری هاوبەش کە لە بەرژەوەندی هەردوو گەلبێ. باش زانیاریتان وەرگرت یاخود باسی ئەوەتان کرد کەی 400 ملیار دینارەکە دەگات؟ طبعا دوێنێ ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاری داوە کە تەئکیدی دەکات لەسەر داردنی 400 ملیار دینارەکە و ئێمە چاوەڕێ دەکەین لە ڕووی ڕێکارەوە و هەمان ئەو ڕێکارەی کە پێشووتر کە لە پارساڵ دووجار نێردراوە بنێردرێت بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. کەی دەگات؟ هەندێک ڕێکاری باوە کە پێیوەستە بە هەندێک ڕێکاری دارایی یان هەندێک ڕێکاری بانکیای تر، بەڵام ئەوەیەکەوە حکوومەتی عێراق ئەنجومەنی وەزیران بڕیاری داوە کە ئەم بڕەپارەیە وەکو استحقاقی خەڵکی هەرێمی کوردستان بۆ هەرێمی کوردستان بنێردرێت. دکتۆر جوتیار باسی ئەو خاڵەتان نەکرد کە هەندێک لەمپەر هەندێک ڕێگری دێتە بەردەم ڕێکەوتنە سیاسیەکان، بە نمونە ئەم 400 ملیار دینارەکە سەرۆکی حکوومەت بڕیاری داوە ئەنجومەنی وەزیران کە بڕیاری داوە ئەنجومەنی وەزیرانی عێراق 400 ملیار بدێرێت بۆ هەرێمی کوردستان، بەڵام لەلایەن وەزیری داراییەوە وەستێنراوە. باسی ئەم خاڵەتان نەکرد ئەم ڕێگری و لەمپەریانە لە بەردەم ڕێکەوتنە سیاسیەکان بەکوێ دەگات؟ بەڕێز ئێمە وەکو وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان باسی ئەم بابەتە کراوە، باسی زۆر بابەتی تر کراوە کە تەئکید لەسەر استحقاقاتی خەڵکی هەرێمی کوردستان ما کردووە. ئەمە هەر ئەم سەردانە نەبوو باسی ئەم بابەتەمان کردبێ، پێشتریش چێ وەکو سەردان چوون، چێ وەکو پەیوەندیەکانی بەڕێز سەرۆکی حکوومەت لەگەڵ سەرۆکی حکوومەتی عێراق یان وەفدی حکوومەتی هەرێم لەگەڵ وەفدی حکوومەتی عێراق بەردەوام ئێمە لە پەیوەندی داین بەردەوام. ینی ئەم کاری کە ئێستا ئەکرێ هەر جارێک نییە، ئێمە چەندین جار بەردەوام بووینەوە. ئەمەش دلیلە لەسەر جدیەتی ئێمە و سەردانی خودی سەرۆکی حکوومەت بۆ بەغدا ئەمڕۆ. ئەمەش ئاماژەیەکی ینی حاشە هەڵنەگرە لەوەی کەەوە حکوومەتی هەرێم جدیە لەسەر ئەم بابەتە. بێگومان ئەم بابەتەش باس کراوە و باس لە گرفتەکان کراوە، بەڵام ئەوەی گرنگە کە لێک تێگەشتێکی هاوبەش هەیە و ینی چۆن بڵێ گەشتۆتە هەندێک خاڵی هاوبەش، هەندێک خاڵ کە بتوانین ئێمە لەم چوارچەوەیدا بگەینە کۆمەڵێک لە چارەسەر بۆ کۆمەڵێک لە گرفت لە نێوان هەردوو لە بۆیە تەسەوڕەکە بوونی استراتیجێتێک و ڕۆیایەکی هاوبەش لە نێوان هەردوو لە نێوان بەغدا و هەولێر زۆر هاری کار دەبێت بۆ چارەسەرکردنی ئەو گرفتانەی تر کە وەکو ئەو بربەستانەی لە بەردەم ناردنی 400 ملیار یان هەر بابەتێکی تر کە پەیوەستە بە دۆسیانەی لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی. بۆیە ئێمە ئەو سەردانەوەکو باسم کرد و تەئکید دەکەمەوە کە بەڕێز سەرۆکی حکوومەت ینی بە زۆر لە نزیکەوە و بە وردی لەگەڵ شاندەکەی حکوومەتی هەرێم و سوپاسی بەڕێز سەرۆکی حکوومەتی عێراقش دەکەین کە هەر بەو ڕوحیەتە و بەو جدیەتە کە توانی و یانە هەندێک گرێ بکەنەوە، هەندێک گرفت دەستیشان بکەن و هەندێک ڕۆیای هاوبەش تیش هەبوو لەوەی کەەوە چارەسەر بۆ ئەو گرفتانە بدۆزنەوە. دکتۆر جوتیار باسی زۆر بابەتت کرد، بەڵام
هەروکو مانشێتێک من لەگەڵ بەڕێستامێ وردەکاری زیاترم بیتێ مەسەلەن بەنمونە لەسەر مادەی 140 و ڕێککەوتنی شنگال چۆن باستان کرد چونکە ئەوەی دەبیسترێ تا ئێستا ئەوەیە تەنها گفتوگۆ دەکرێت بەڵام چوونی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ عێراق دەبێت دۆخەکە جیاوازتر بکات ڕێککەوتنەکە لەسەر ئەرزی واقع ببینرێت جێبەجێ بکرێت ئەم دوو بابەتیان چۆن باسی لێوە کرا ئێمە وەکو حکوومەت پێشتریش وەقفی حکوومەت زۆر ڕوونە لەوەی کە ئێمە دۆزی خاکە ئەم بابەتە پێشتریش لەم کابینەیە چەندی جار باس کراوە و ئێستاش باس کراوە ئەوەیە کە دەبێت لژنەکان لژنەی جێبەجێکردنی مادە 140 کە پێک هێنراوە بەسپاسەوە دەبێت تەخسیساتیشی بۆ دابدرێت و مەبەستم ئەوەیەکەوە ئەو بڕەپارەی کە پێویستە بۆ کارەکانی ئەم لیژنەیە ئەبێت دابدرێتەوە و بێگومان ئەم مەسەلەیە پەیوەستە بە چەند بابەتێکی ترەوە ینی ئێمە ئێستا لەگەڵ ئەوەی کە پێویستە دۆخی کەرکووک و ناوچە کوردستانیەکانی دەرەوە ئیدارەی هەرێم بگەڕێتەوە بۆ دۆخی ئاسایی خۆی و دوای ئەوە لە دەستوری عێراقیە هەموو ڕێکارەکان و هەنگاوەکانی جێبەجێکردنی مادەی 140 زۆر بڕوونی ئاماژەی بۆ کراوە ئەبێ ئەمە تطبیع بکرێ ئەو وەزعا دوای ئەوە حساب بکرێت دوای ئەوە ئیسیفتا ئەکرێ بۆیە ئێمە ینی لە دەسەڵاتی حکوومەتیە لە دەرەوەی ئەم چوارچەوەیە بیر بکاتەوە یان بەدوای بەدیل بگەڕێ بۆیە ئێمە هەموو جوهدی ئێمە ئەوەیە کە ئەم مادەی 140 جێبەجێ بکرێت بەڵام لەگەڵ ئەوەشدا پێویستە ئێمە فراغێکی ئەمنی هەیە لەم ناوچەیە کە ئەمە بۆتە هۆی دروستبوونی ترس و دڵڕاوکێ بۆ خەڵکی ئەم ناوچەیە خەڵکی ڕسەنی ئەم ناوچەیە ئەبێ ئەم بابەتە چارەسەر کرێ بۆی لەسەر ئەم ئاستەش لەسەر ئاستی عسکەری مەبەستم لەو ناوچەیە هەماهەنگی هەیە و دروستکردنی لیوا هەیە بۆ ئەوەی بتوانین بێکەوە هەم هێزی پێشمەرگە هەم جێشی عێراقی بتوانینەوە فراغە ئەمنیە پڕ بکەنەوە ئەمەش خۆی لە خۆی بابەتێکی گرنگە و لە هەمان کاتشدا لە وەرەقەی بەرنامەی حکومی کە لە ئەنجومەی نوێنەران دەنگی پێدراوە لەوێ باس لەکردنەوەی بارەگای حزبەکان نەکرێت حزبە کوردستانیەکان بۆیە ئەم بابەتە بابەتێکی معقدە بەڵام ئێوە لە هەموو دانیشتنێک لە هەموو کۆبوونەوەیەک بەڵێ سەرۆکی حکوومەت ئەمە بابەتی سەرەکی بووە لە مەسەلەی گفتوگۆیەکان لە مەسەلەی ئەوەیە کە ئێمە پێویستە وەکو حکوومەت و لەگەڵ حکوومەتی عێراقی و تایبەت حکوومەتی عێراقی مادەی 140 کارە بکاتەوە و ئەم ڕێکارانەی کە پێویستە بۆ کارەکردنی و جێبەجێکردنی مادە 140 ئەبێ بگرێتە بەر بۆیە مەسەلەی اتفاقیەتی شینگالیش یەک لەو اتفاقیانەیە کە لە مانگی دەی 2020 ئیمزا کرا ئێمە تاکیدمان کردوێتەوە ئەبێ ئیرادەیەکی جددی و حەقیقی هەبێ بۆ جێبەجێکردنی اتفاقی شینگال و ئێمە تەنها داواکاریمان ئەوە کە خەڵکی شینگال خۆی حکمی خۆیان بکەن و خەڵکی ڕەسەنی ئەم ناوچەی حکمی خۆیان بکەن و ئەمەش ناکرێت تاکو سەقامگیری ئەمنی سیاسی نەبێ لەوێ خەڵک ناتوانێت بگەڕێتەوە بۆ سەر زێدەی بابوو باپیریە بۆیە ئەمەش بابەتێکی ترە کە بەرداوام ئێمە وەکو حکوومەت یان دەڕێ سەرۆکی حکوومەت تەکیدی لەسەر دەکاتەوە چونکە دیسانەوە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان لە بڕواایەدەی کە دۆزی خەڵکی کوردستان مەسەلەکە دۆزی خاکە. جەنابی دکتۆر دوا پرسیارت ئاراستاکەم ئەو گفتوگویانەی ئەمڕۆ کران هەر لە چوارچۆی گفتوگۆیان بوو یاخود هیچ نووسراوێک هەبوو لەو نێوەندەدا ئیمزا بکرێت؟ ئەمە گفتوگۆ طبعاً اتفاق هەیە اتفاقەکەی کە لە ئەنجومەی نوێنەران دەنگی لەسەر دراوە ئەمە دێن اتفاقەکەی جێبەجێەکەی بۆیە ئەو اتفاقی کە جێبەجێەکەی کۆبەڵێ لە بابەتی فەرعیتری لێ دەبێتەوە بۆ نمونە ئێمە ئێستا قسە لەسەر موازنە دەکەی قانونی موازنە ئەبێ قانونی موازنە ڕێکدانەوە اتفاق سیاسە بێت کە لە نێوان کتلە سیاسەکانی عێراق و کتلە سیاسەکانی کوردستانی ئیمزا کرا و اتفاقیان لەسەر کردووە بۆ نمونە ئێمە لەسەر بابەتی قانونی نەوتوگاز مەسەلە قسەبا کردووە لەسەر بابەتی دەواازە سنوورەکە قسەمان کردواتە ئێمە چوون بۆ ئەوەی اتفاق سیاسەکە جێبەجێ بکە بەڵام ئەوەی گرنگە کە پێویستە کەش و هەوایەکی ئیجابی هەبێ و جدیەتیش هەبێ لە جێبەجێکردنی اتفاقە کە ڕەنگی بداتەوە لەو قوانینانە و لەو حکومڕانەی کە لە ئایدەیە لە عێراقا بڕێ ئەکرێ کە لە کۆتاییدا ئەبێ لە بەرژەوەندی هەم خەڵکی عێراق بێ هەم خەڵکی کوردستان بێ و پشت بە دەستور و اتفاقامان بەستووە لە گەیشتن بە هەر ڕێکارێک گەشتن بە چ قانونی موازنە چ قانونی نەوتوگاز چ ئەو داواکاریانی تر کە لەناو اتفاق سیاسیەکە هاتووە وەکو مەجلیسی ئیتحادیە وەکو بابەتی مادەی 140 پێشبەرگەیە و تا دوای.
بەڕێز دکتۆر جوتیار عادل گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان گەلێک سوپاس بۆ بەشداریت.